هەوا نەمیێوارەیە بەشدار بوون لەگەڵمانە بۆکردنەوەی ئۆفیسی MJ هۆڵدینگ کە MJ هۆڵدینگ کاک مەریوانی حاجی جەمال خاوەندارێتیەکا و ئێستا 5 پرۆژەی گەورەی هەیە لە شاری سلێمانیە. ئەم پرۆژانە نەک تەنها کە بوونەتە هۆکاری کەمبوونەوەی یەکەی نیشتەجێبوون ئەبنە هۆکاری کەمبوونەوەی یەکەی نیشتەجێبوون، بەڵام هەروەها هەلی کارێکی زۆری دروست کردووە و سیمایەکی زۆر جوانیش بە شاری سلێمانی ئەهات لە داهاتوە ئینشاڵڵا. ئەبێتە پرۆژەیەکی زۆر جوان و خۆشحاڵین کە ئەم ئێوارەیە بەشدار بوون لەگەڵمانە و ئێمە بۆیە ئۆفیسیشمان کردوێتەوە لە لەندەن لەبەرەوەی ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا ماشەڵڵا زۆرە بە هۆکاریەوە بە پێویستمان زانی کە لێرە ئۆفیسە بکرێتەوە تاوەکو ئاسانکاری بێت بۆ کوردانی تاراوگە، کوردانی دەرەوە وڵات و ئێمە بتوانین لە خزمەتیان نبین. میرفان ئۆستاوارز ئاوەدانیەکی نوێ بۆ شار. پێشکی زۆر سوپاسی کاک ڕێبازەکەین بۆ ئەوەی کە ئەمڕۆ هەموو کوردانی بەریتانیایی کۆکردەوە لەم ئیڤنتەیە کە ئەم ئێوارەیە ئێمە ئامادە بووین بۆ عرضکردنی پرۆژەکانی مایۆکاستی و ئەوانی تر لەسەر ئەو شوقانی کە هەیە لە شاری سلێمانی. بەڕاستی ئێمە زۆر خۆشحاڵ بووین وەکو کوردانی بەریتانیا کە ئەو شوقانەمان بینی بە شێوازێکی تازە و زۆر بەڕاستی نوێگەریانە دروستکراون و ئەوانە و هەموو مواسەفاتێکی باشیانتیا بوو. ئێمە خۆشحاڵ بووین بەوە لە جیاتی ئەوەی کوردەکانی ئێرە بگەڕێنەوە بۆ وڵات و ماوەیەکی زۆر لە وڵات بن و پارەیەکی زۆر لەوێ سەرفکەن بەوەی کە بگەڕێن بە دوای شوقەیە بیکڕن. ئێستا ئاسانکاری کراوە لە ڕێگەی ئەم ئۆفیسەوە لە بەریتانیا کوردەکانیەنە ئێرە. کاک ڕێباز بەرپرسی ئەم ئۆفیسەیە هەموو کار ئاسانییان بۆکە بۆ کڕینی شوقەکان لە شاری سلێمانی. هیوادارم ئەو کەسانی کە ئینترستیان هەیە ڕغبەتیان هەیە بۆ کڕینی ئەو شوقانە بێن میوانداری ئەم ئۆفیسەی کاک ڕێباز بکەن لێرە کە بتوانێ یارمەتیان بە بۆ کڕینی شوقەکان. میرفان ئۆستاوارز ئاوەدانیەکی نوێ بۆ شار. پرۆژەی MJ پرۆژەیەکە لە پرۆژە سەرکەوتوەکان کە ئێستا لە سلێمانی دەکرێت کە پێکاتوە لە کۆمەڵە شوقەکە بە شێوەی قست و بە شێوەی نەقدیش دەدرێت بە هاوڵاتیان لە شاری سلێمانیان لە هەموو کوردستان و هاوکاریی زۆر باش تێدایە کە لەگەڵ ئەوەشدا بە کواڵەتێکی زۆر باش کە مەترسی بوومە لەرزە لە بەرچاو گیراوە، مەترسی ئاگرکەوتنەوەی لە بەرچاو گیراوە، کۆمەڵە مەترسیەکانی کە لە ڕوو سەلامەتیەوە زۆر سەلامەتن وە لە شوێنێکی جوانی شاردا کە من بۆ خۆم پرۆژەکەم لە نزیکەوە بینیوە و بەڕاستی زۆر خۆشحاڵم بە هەبوونی پرۆژەی لەو جۆرە لە سلێمانی و لە هەموو کوردستان. ئەوەی جێی دڵخۆشیشە کە ئێستا MJ لە لەندەن لە بەریتانیا ئۆفیسێکی کردوێتەوە وەکو هاوکاریەک و نزیکبوونەوە لەگەڵ هاوڵاتیانی کورد لەگەڵ کوردانی باشووری کوردستان هەرچوە پارچەکە لە تاراوگە بتوانن بێبەش نەبن لە پرۆژەکانی MJ وەکو مایۆکاستی و باقی پرۆژەکانیکە کە کۆی پرۆژەکان وابزانم 6 پرۆژەیە کە لە کۆمەڵە وێلا و خان و شوقا پێکاتون کە بە شێوەی قست و نەقد دەدرێن و هەروەها داشکانێکی باش دەکرێت بۆ کوردانی بەریتانیا. ئەوەی کە خۆشم لە کاک مەریوان بیستم کە لە سلێمانی قسەم لەگەڵ کرد بەڕاستی هاوکارێکی باشە لە ڕووی داشکانەوە بۆ کوردانی بەریتانیا کە بتوانن لەوێ سەرمایە گوزاری بکەن لە سلێمانی و لەوێ بتوانن ببنە خاوەنی شوقا یاخود خاوەنی وێلا یا خاوەنی خانوو کە هەموو کواڵەتێکی تێدایە بە کواڵەتێکی زۆر باش و هەموو سەلامەتێکی لە بەرچاو گیراوە. زۆر سپاس. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە بەشدار بووین لەکردنەوەی ئۆفیسێک لە شاری لەندەن کە خاوەندارەکەی کاک مەریوانە لە سلێمانی بۆ فرۆشتنی شوقەوە ئەم زۆرسان. ئێمە وەکو کوردانی بەریتانیا زۆر خۆشحاڵین. بەڕاستی ئەمە دەستکەوتێکی باشە هەم بۆ ئێمە هەم بۆ
بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بەڕاستی بە هەزارەها خەڵک لەوێ هەلی کاریان دەسەکەوێت و ئەمە شتێکی باشە بۆ ئێمەی کوردانی بەریتانیا کە لە داهاتووە هەمومان ببین بە خاوەنی شوقی خۆمان لە شاری سلێمانی دەستخۆشییان لەکەم بۆ زۆر سپاسش بۆ کاک عەباس حەمەد فەتاح بۆ کردنەوەی ئەم ئۆفیسە لە شاری لەندەن ئێمە ئەتوانین لەمەولا لە ڕێگەی کاک عەباسەوە بتوانین شوقەمان دەستکەوێت لە کوردستان. زۆر سپاس. میرڤانۆس تاوەرز لە پێگەیەکی جوگرافی گرنگ و جوانی شاری سلێمانی بەرامبەر پارکی هەواری شار بۆنیاد دەنرێ و نزیکە لە سروشتێکی جوان و ئاو هەوایەکی پاک لە هەموو لایەکەوە دەڕوانێت بەسەر دیمەنی بێهاوتای سروشت و شاردا. خۆشحاڵم بەوەی کە نووسینگەیەکی لەم شێوەیە کراوەتەوە، نووسینگەی MG هۆڵدین بۆ یارمەتیدانی هەموو ئەو کوردانەی کە بەتەمان بەنیازن شوقە یان ڤێلا یان خانوو بکڕن لە کوردستان. لەبەرەوەی بەشێکی زۆر لەو کوردانە هەمیشە کێشەی خانوبەرەیان هەبوو کاتێک ئەچنەوە بۆ کوردستان ماوەیەکی کەم لەوێ بن ناتوانن ئەو معاملانە بکەن. بۆیە ئەم پرۆژەیەکی باشە یارمەتی ئەم کوردانادا لە جیاتی و توبچیتەوە بۆ کوردستان ئەتوانی بێ بۆ ئۆفیسەی MG هۆڵدین لێرە هەموو معاملاتەکانت بکەیت. Good evening. I'm so grateful to have this occasion here because when I visited Kurdistan, it was fantastic. But what really took my mind is this project, which is being run by MG Holdings. It is fantastic. They are building a city on its own, but we call it a smart city. There are 5 projects, but it's amazing. I've seen the plan, the roads, everything is perfect. And what really took my heart is that it is a smart city, whereby they are using renewable energy to power the city. Everything is really good. پەیوەندی بکەن بەم ناونیشانانە. سڵاو هاونیشمانانی خۆشەویست کوردانی تاراوگە بە خۆشحاڵیەوانێ ئێستا ئۆفیسی MG هۆڵدینگ لە شاری لەندەن وڵاتی بەریتانیا لە جادەی جوارۆت کراوەتەوانێ ئێمە لە خزمەتانین بۆ ئاسانکاری لە پرۆژەکانی MG لە کوردستان لە هەر 5 پرۆژەکە سولیڤی و MG تاوەر، ڕۆڤارسیتی، مایۆرکا، میڤانۆس لێرەوانێ خۆشحاڵە بین کە بتوانین یارمەتیتان بین و ئاسانکاریەک بکەین بۆتان کەوا لە کوردستانە بتوانن ببنە خاوەنی یەکەی نیشتەجێبوون بە پێشەکیەکی کەم و قستێکی ماڵنگانە و هەروەها لە کات و ساتی خۆیان پرۆژەکانمان تەواو ئەبێت و ئەتوانن سود لە ئەم ئۆفرانەی ئێستەی ئۆفیسی بەریتانیا وەرگرن بە خۆشحاڵیەوە خۆشحاڵە بین کە یارمەتی دەرتان بین. سواس. میرڤانۆس تاوەرز وەک شاکارێکی ئەندازەی و هێنەری شێوازێکی ژیانی نوێ بەڕێوەیە لەسەروی هەموو ئەو چاوەڕوانیانەیە کە لێی دەکرێت. ژیان لە میرڤانۆس شاهانە و باڵاترە. لێرەوە دەبین بە بەشێک لە جوانیەکانی ئەم شارە پرۆژەکە ڕوویەکی نوێی ئاوەدانی و گۆڕانکاریە هێنێت و جوانتر لە هەر پرۆژەیەکی دیکە خۆی دەنوێنێت. میرڤانۆس تاوەرز پرۆژەیەکی نیشتەجێبوونی هاوچەرخە لەسەر ڕووبەرێکی فراوان لە زۆنی ئاڵتوونی باکووری سلێمانی بە بەرزترین کۆڵەتی و تازەگەریەکانی بواری ئەندازیاری سەردەم بۆنیاد دەنرێت. 14 تاوەری نیشتەجێبوونە کە هەر تاوەرێک لە 30 هۆم پێک دێت. یەکەکانی میرڤانۆس ڕووبەری جیاواز لە خۆ دەگرن جگە لە چەند بینا و باڵەخانەی دیکە بۆ دابینکردنی خزمەتگوزاریە گشتیەکان. میرڤانۆس تاوەرز لە بنیادناندا پشت دەبەستێت بە کەرەستەی کۆڵەتی بەرز و جەخت لە دابینکردنی شێوازی ژیانێکی مۆدێرن بۆ دانیشتوانەکە یەکاتەوە. خزمەتگوزاریە بنەڕەتیەکانی ژیان وەک ستاندارد لە تەواوی یەکەکاندا ڕەچاو کراوە کە گەرەنتی ئاسوودەی و خۆشگوزەرانی بۆ دانیشتوانەکە یەکەن. لەم پرۆژەیەدا ڕووبەرێکی فراوان بۆ سەوزایی و نافورە و شوێنی کات بەسەربردن تەرخان کراوە. ژینگەیەکی پڕ لە سەوزایی بەرجەستەیە کە گەرەنتی گواستنەوەی شێوازی ژیانی دانیشتوانەکە یەکات بۆ ئاستێکی باڵاتر کە تا ئێستا هاوشێوەی نەبووە. میرڤانۆس تاوەرز وەک پرۆژەیەکی مۆدێرن بۆنیاد دەنرێت. ئەمەش پێویستی بە دابینکردنی خزمەتگوزاری تایبەتی و گشتی هەیە تا بتوانێت شێوازی ژیانێکی ناوازەی تێدا دەستەبەر بێت. لە میرڤانۆس ئەم خزمەتگوزاریانە دابین دەکرێت.
نهۆمەکانی ژێرەوەی هەر باڵەخانەیەکی نیشتەجێبوون لە میرڤانۆس تاوەرز تایبەت دەکرێن بە گەراجی داخراوی ئۆتۆمبیل بۆ دانیشتوانی باڵەخانەکە. میرڤانۆس تاوەرز سۆپەرمارکێت و بازاڕ و دوکانی جیاواز لە خۆ دەگرێت. لێرە ناوەندی فێرکاری بوونی دەبێت هەر لە دایانگە و باخچەی ساوایەنەوە تا دەگات بە قوتابخانەی مۆدێرن و پێشکەوتوو. ئێستا بوونی هۆڵی وەرزشی و مەلەوانگە لە نزیک شوێنی نیشتەجێبوون یەکێکە لە پێداویستیە بنەڕەتیەکانی ژیان. لێرە هۆڵی وەرزشی و مەلەوانگەی نوێ و مۆدێرن بوونی دەبێت. لە میرڤانۆس تاوەرز نەخۆشخانە و دەرمانخانە بوونی هەیە تا دانیشتوانەکەی بتوانن نزیک لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان دەستیان بە خزمەتگوزاریە تەندروستیەکان بگات. سەرەڕای ئەوەی میرڤانۆس تاوەرز لە نزیک گەورەترین ڕووبەری سەوزایی لە شاری سلێمانی بنیاد دەنرێت، بەڵام گرنگی تەواو دەدات بە بوونی باخچەی ڕێکرا و ڕووبەری سەوزایی فراوان لە نێو پرۆژەکە. بە شێوەیەک زۆرینەی ڕووبەری گشتی پرۆژەکە تەرخان دەکرێت بۆ دیمەنی سەوزایی دڵڕفێن و دڵگیر. یەکێک لە تایبەتمەندیە دیارەکانی میرڤانۆس تاوەرز هەڵکەوتەی شوێنەکەیەتی. میرڤانۆس تاوەرز لە پێگەیەکی جوگرافی گرنگ و جوانی شاری سلێمانی بەرامبەر پارکی هەواری شار بنیاد دەنرێ و نزیکە لە سروشتێکی جوان و ئاو هەوایەکی پاک لە هەموو لایەکەوە دەڕوانێت بەسەر دیمەنی بێهاوتای سروشت و شاردا. ڕوویدەرەوەی پرۆژەکە دەکەوێتە سەر شەقامی دووسایدی هەواری شار و بە ماوەیەکی کەم دەتگەیەنێت بە شەقامی بازنەی 6 مەتری مەلیک مەحموود. بە پێی هەڵکەوتەی شەقامە سەرەکیەکانی ئەو سنوورە بۆ هەر جێگایەک بچیت بە ئاسانیەکەیت. بە پێی ئەو ماستەرپلانەی بۆ ڕێگاکانی شاری سلێمانی دیزاین کراوە، میرڤانۆس تاوەرز دەکەوێتە نزیک گرنگترین و سەرەکیترین شەقامی داهاتووی سلێمانی کە شەقامی 100 مەتریە. تیمە ئەندازیاری و بیناسازیەکانی میرڤانۆس تاوەرز ئەزمونێکی فراوانیان لە بواری بنیادنانی پرۆژەی نیشتەجێبوون و خانوبەرەدا هەیە کە بە ئاستێکی بەرزی جیهانی پرۆژەکە بنیاد دەنێن. ئەم پرۆژەیە بە کوڵەتی بەرزی تەلارسازی و لەلایەن ئەندازیارانی پسپۆڕی ناوخۆ بنیاد دەنرێت. میرڤانۆس تاوەرز ئاوەدانیەکی نوێ بۆ شار.